سڵاو دڵخۆش بووم کە قەدەری پێکەوت بوونمان لە شەوێکی تری ڕەمەزان بەیەکەوە بێ. مژاری ئەم شەومان پرسەیە و بەداخەوە ئەو هەموو نەریتانەیە کە هاتوتە ناو پرسە لە کوردستانە، یعنی خێمەدانان و قاوە جێڕان و شیرینی جێڕان و وێنەگرتن و چوزانم فڵان وتوێتی وابکە عیبە و فڵان مەلا نەهێنین بۆ خوێندنی قورئان عیبە و فیسار خانم نێنین بۆ خوێندنی قورئان بۆ ژنانە عیبە و وچی و تا دوایی. یعنی قسەیەکی زۆر دووبارە ئەکەم، یعنی ئەڵێ کابرا لە برسا مرد لە تازیەکەیە مەڕیان بۆ سەر بڕی. بە دیوێکی ترا لە ڕووی دەرونیەوە مرۆڤ ساتە خۆشەکانی خۆی تۆمارەکات و وێنەیەکرێ. بەڵام مەبەست چییە لەوەی کە ئێستا لە هەندێک شوێن بۆتە باو تازیەکان وێناگیرێ؟ بۆیە مژارێکی گرنگە و مژارێکە کە ڕۆژانە بەرهەمومانەکەوێت بۆیە بە پێویستمان زانی، هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئاینیەوە و بە تێڕوانین لە هەموو بەشەکانی کوردستان قسەی لەسەرکەین. مامۆستا جاسم دووبارە سڵاو بۆ تۆ کاک دەروون. ئەمێ ئەوە بڵێم پرسە شەرعیە یا ناشەرعیە؟ بەڵێ. و ئەگەر شەرعیە تاکوێ شەرعیە و ئەگەر ناشەرعیە تاکوێ ناشەرعیە؟ بەڵێ. طبعاً بۆ جیابوونەوە و تێگەیشتن لە پێناسەی پرسە و تەعزیە باش. جیاوازیان پرسە معنا عەزاءە، واتە ئەو مەجلیسەی کەوا دائەنرێ بۆ سەرخۆشی. باش. تەعزیەیش بە معنا سەرخۆشیەکەیە. باش. سەرخۆشیکردن ئەڵی سەرخۆشی ئەحادیثمان لەسەرەیە کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ سەرخۆشی کردووە لە صحیحی بوخاری و مسلماتەوە کە پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کوڕی کچەکەی مرد پێی فەرموو إن لله ما أعطى وله ما أخذ وكل شيء عنده بأجل مسمى فلتصبر ولتحتسب. ئەمە شێوازی تەعزیەکردنی پێغەمبەر بۆ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە کچەکەی کە کوڕێکی مردووە. ئەمە پێوترێت تەعزیەکردن. لە حەدیثێک شاتووە کە ئیبن ماجە ڕیوایەتێکە فەرمووی ما من مؤمن يعزي أخاه بمصيبة إلا كساه الله سبحانه من حلل الكرامة يوم القيامة. حديثك لا يزورك لزانا كانت سندي حسنة. أفرمي هر كسيك سرخوشي لبراكي بكا لكاتي برسيا لكاتي نارحتيا أو خواهي قرم يرمان لرجل قيامتها خشلي كرامتك كاتبري وكو پاداش تيبوي چوكا كاريكي باشي كردو. أصلي أم بابتا أصلي سرخوشيكنية أصلي داناني مجلسي برسيا كإيسا بين سري بابتي كي زور ورده هيك لو موضوعاني كإيسا كومالك مع مصا قصي لسرا كان والله والله عم برسيا وشكا حديثك معناه جرير كرة عبد الله بجلي أجريتوا أفرمي كنا نعد الاجتماع إلى أهل الميت وصنع الطعام بعد الدفن من النياحة. إمام أحمد بن ماجه رواياتك جرير كرة عبد الله بجلي أفرمي لسردمي پیغمبر صلاة و سلامي خواه لسر به دانشتن و کۆبوونەوەی خەڵک لە دەوری ئەهلی مەیتمان بە شیوەن زانیوە. نیاحە بە معنە سەرمۆر. سەرڕوونی یەکەمەوە کەلیمەی نیاحە معنای چیە و بۆچی نەهیلێکراون بابەتێکی زۆر و دەکاک دەروون پێم مەبڕە جارێ لەسەر من بوەستە باش بەس بە کورتی من ئەمە یەک باب یەکشت باسکەم. هەڵبەتە باسی بە کوردی پێڵێن سەرخۆشی. سەرخۆشی سونەتە گومانی باسی ئەوە ناکەین و ئەوە یەکێکە ئەتوانم بڵێم یەکێکە لە هەرە کلتورە جوانەکانی کورد کە زۆر جێ ئەوەیە. ئینگلیزیش بۆ نمونە شتێکی هەیە پێڵێن گریف، ئەوانیش ئەو لەحزەی کە جەنازەکەیان نەنێژن ئیتر ماچوموچێک دەست پێکا و باوەشێک دەست پێکا و خوا حافیز کورت و پخت. و ئەم نەریتە ئێمە یەکێکە لە نەریتە هەرە سەرنجڕاکێشەکان بەنسبەت ڕۆژاوایەکانەوە کە ئێمە ئەم هەموو خەڵکە کۆ بێتەوە لێمان و سەرخۆشی لێکا، بەڵام ئێمە باز لە زیارڕەوەکان یەکەین. مەسەلەن جاران کوا ئەم خێمەیەدا ئەنرا و یەک کۆڵان بگیرێ و باشە، یعنی جاران کوا قاوە و چاو و شیرینی ئەجێڕا، جاران کوا تەسویرەکرا، جاران کوا ئەیان و فڵان مەلاگەر قورئان نەخوێنێ عیبە و فیسان مەلا ئەگەروانەکە. بەڕاستی باسی کللتوری شەکەین، دوای کللتور چۆن بۆچی پیاتۆ ئینشەڵا باسیەکەین. بەس من لە سنووری ئەمێ لەسەر دیار دەکە قسە بکەین. نیاحە یعنی چی؟ ئەوە حەدیثەی کە فەرمی ئێمە بە شیوەن بە نیاحەمان زانێن. نیاحە معنای سەرمۆرگێڕان لە سەردەمی جاهیلیەتە هەبووە. ئەگەر کەسێک ڕئیس عەشرەت دەسەڵاتدار گەورە بمردایە کۆمەڵێک مەراسمیە بوو، یەکێک لەوانە نیاحە بوو. نیاحە چییە؟
شاعر یان ئافرەت ئەوانی کە سەرمۆرە خوێن هاتن شعریان ئیسا عەبدولموطەلیب کاتی وەفاتەکە کچەکانی کۆ ئەکاتەوە ئەڵێ بێ بزان چیم بۆ ێژن لە کاتی سەرە مەرگا یەکێکیانی بەدڵ ئەڵێ ئەوم بۆ بڵێن لە کاتی مەرگا نیاحە بمعنە سەرمۆر وتنی ژنە یان بە معنای شعر نووسینی شاعرێکە بڵێ ئەتۆ وەکو شاخ بووی ئەتۆ کەسێک ئەمەی بوایە و شاعر لەنایەنە بوایە بۆ کەسەکانی شعری بنووسایە ئەو نیاحەی بکردایە لەناو خەڵک بەرزەوان ئەمە عەشرەتدار و بنەماڵەدارە چینایەتی تیا بوو لە ضمنی ئەو مەراسیمانە قەبر بەرزۆ کردو پێوترێ قەبری مشەڕەف قەبریان بەرزەکران ئەمە قەبری شاعرە ئەمە قەبری ڕەیس عەشرەتە قەبری فەقیرەکە نزم بوو پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمانی کرد بە ڕێککردنەوەی ئایا ئەم قەبر بەرزکردنەوەی ئیسا ئەچێتە ئەو بابەوە و ئایا پرسەی ئیسا و کۆبوونەوەی خەڵک ئەچێتە ئەو بابەوە ناچێتە ئەو بابەوە کۆبوونەوە بەڵام کێشەوەتە کۆمەڵە کێشەی کلتوری هەیە یعنی ئەسڵی بابەتی نەهیکردن کە بەنیاحە قەبری دەوڵەمەند مەرمەڕەکرێ و قەبری فەقیری داما هەر شتێک هەر قەبرێک زێدەڕەوی تا بکرێ و ڕەمزی دەوڵەمەندی تابێ ئەوەیە کە نەهی لەسەر هاتووە بەڵام غێری ئەوە قەبری خەڵک مەرمەڕەکەوە بڵێ مەرمەڕە و ڕسمێکی کابرای پێوە هەر جۆرە مشەڕەف حەدیث و شانامەیەکی حەدیثەکە فرێن وەلا قەبرن مشەڕەفن مشەڕەف یعنی چی یعنی شەرەف پێدراو هەر شتێک معناش دیواری بۆ بکەی خانووی بۆ بکەی لە ئیسلامە قەبر زەی موحەد یعنی هین کراوە لە ئەسڵا قەبر ئەبوایە یعنی بەرز نەکرێتەوە بەڵام ئەگەر کلتوری خەڵک بەرزکردنەوەی وەکو یەک بوو خەڵک هەمووی مەسەڵەن هەموویان وەکو یەک بیکەن فەرق بینی فەقیر و دەوڵەمەند نەبێ هیچ کێشەی تیانە بەڵام کاتێک کە فەرق دروست بوو بڵێن وەڵامە قەبری دەوڵەمەندەکان مەرمەڕە قەبری فەقیرەکان ئەوە ڕێکە چێتە بابی ئەو نەوێ کە فەرمی قەبری مشەڕەف باش دکتۆر خانی جارێ ئەمێ لە ڕووی دینیەوە قسە بکەین باشە لە ڕۆژ ئاوا چۆنە لە ڕۆژ ئاوا ئەم پرسێژ وەکو باشوور و کوردن ئەو مبالغەی تیا کراوە مە کوردن ئەو کولتوری کوردی لە کوردستان بێ چ ڕۆژ ئاوا بێ چل باشوور بێ چل باکوور بێ چ ڕۆژ هەلات بێ یعنی حتا ڕادەیەکی یەک مەسەلەیە باش وەکی گۆمامۆستا ینی ئیشارەت کرد ینی چەند حەدیث ئانینە زمان موضوعی تعزیە هەگەرمە پرۆسەنتی دەینن یعنی حتا 50 سەدی موضوعێکی دینیە موضوعێکی عیبادەتیە باش و ئەو ئیطاری تا دینیە تا شوێنێک ئێستا هەندێک لە با بڵێن هەندێک لە مامۆسایانی ئاینەی تر نازان سەر بەچ موضوعەکەن ئەڵێن دوای ناشتنی مردووەکە ئیتر خواحافیزی لە خەڵکەکە بکرێ و کەسە نزیکەکانی ئەو مردووە بچن لە ماڵەوە دانیشن ئەو چایەکیش بخۆن قەینا یعنی مەسەلە قەینا ئەو مەسەلەکی دلیل سەر نییە موضوعی تعزیە سەردەمی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام و سەر زمانی خولەفای ڕاشدین تعزیە سەر قەبر بوو زێدەی قەبر نەبوو یانجی جار یعنی لەسەر قەبران کۆتایی هاتووە سەر قەبرا خوا حافظ خوا ڕەحمی لێ بکێ خوا سەبری بدێەوە و مەسەلە قەدا یانجی جار هەیە پشتی تعزیە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لقای ئەو ئینسانە بووە خودانی مردوو لە جەعدە لێ بازار سەلامی لێ کردە تعزیوی کردە موضوعی دانیشتنی تعزیە ئاصل ژێرە نییە ولكن تبلويجي وقما مستيق قلت ما قبولي دكن نوك آين وكلتور ولكن أو كلتورة أجر تشتكي عكس الدين داخلي بو أو بابت بو ديني نما كلتور وكي نمونا أو مصرفي خوارن موضوعك نما كلتورية موضوعك دينية موضوعي تشيكرنا خوارن بو خلق بو إنسان موضوعك ناي قبول كرن بيخنبري خو عليه الصلاة والسلام دمي جو جعفر بسمامي يكون آموزايوية دمي جو وفاة كريا بيخنبر عليه الصلاة والسلام قلت اصنعوا لآل جعفر طعاما فإنه قد جاءهم ما يشغلهم خوارن تشي بكن جماعات نخلك ميت مري خوشبير بك بريني خوشبير كش بدلا قداني شي تفكر بك موضوعي مردو أو مشغولة مهفانيتين صد كسيتي دو صد كسيتي خوارن بوان كسابكي بيخمر عليه الصلاة والسلام دي بيجي جماعات جيران دوست أفال خوارني بو مالي جعفر شي بكن بو أو كسا موضوعك جيران هاتيه وانا يعني مشغول أبي شوار دور خلقك خواردن بو صاحب تعزيق دروستا دعيني وقت ده نك استابا بيتشوانو صاحب تعزيق خواردن بو خلق دروستا دعيني وقت ده دانشت وبو تعزية كيشنية مو كلتور قبول دك مو دينينات وانا قبول بكم باعتبار وقت ديني محتاج دليل لكن وكلتور قبول دكم لكن بداخوا أو موضوعي يقول من وكلتور قبول كر تداخلي موضوعي ديني بيجي استابح سكرت تقول والله ما مستكي آيني بين القرآن بخينا أو موضوعي قرآن جي موضوعك دينية يعني من ما مستكي آيني استامس الروج آفا بيج من أظن من الروج الباشور شونا أجر من داخل ببم بيجم كاكا خوا رحمي لي بك خوا عفو مغفرتك جيه بحشت بإن شاء الله خوا صبري بدي ودانيش من تعزية نكر جماعات حمد عفريه من بيجم الفاتحة
حتى من فاتحة ناخوين موضوعي تعزية حل نابي دمك موضوع بو ديني أو موضوعي فاتحة محتاج بابتك دينية محتاج نقاشك دينية أغلب علماء بوش فاتحة بخين ولا بو قرآن ما مستمسك بها ناتشتك بفاين قرآن بس شو فاتحة دبي من تبت يد أبي لهب بخين يعني أنا يعني إسلام ورم تعزية بكم بيجم كاكا عظم الله أجركم خارح ميلي بك بو رحي ميتي سورة تبت يد أبي لهب جماعة قبولي دكي نا جماعة قبولي ناكي ويبجاوات شيا قالك فاتحة بخيني كما قالك فاتحة بخيني ديمك موضوعي ربط دكي موضوعي ديني ما دام ربطي بموضوعي ديني كاكا داخواز علي بورين دكم دليل دەست خۆش مامۆسا بە کورتی جوابم بەرەوە تا چەند ئەمە شەرعێتن بەما مامۆسای ئاینی هەیە بۆم نووسراوە ناوەکەی ناڵین لەبەر حورمەتی مانگی ڕەمەزان و ئەم دانیشتە لە $1000 دەست پێیەکە بۆ ئەو چەند سەعاتە نەک بۆ یەک ڕۆژیش وەکە تەلەفۆنی بۆکەی مەعامەلەی لەگەڵاکەی بەخوا من لە $1000 کەمتر نەموتووە ئەمە تا چەند ڕەوایە ینی هەم بۆ مامۆسا ئاینەکە هەم بۆ ماڵە تەعزیەکە بێگومان ئەو پارەدانە بۆ قورئان چکە هیچ مەسلحەتێکی تیانە حەزەکەم یەک قسەی ڕق بێ یەک قسەی حەدیم پێ بڵێ ینی مجاملە نەکەین ئەو پرسیارە لە تۆشەکەم دانیشتن ئەوە کولتور فەرزی کردو ئەگەر خەڵک لەبەر پێویستی خۆیان کەسێک دانیشە قورئان بخوێنێ لەبەرەوە دەنگەدەنگ نەکرێ بەڵێ سێ خاڵ هەیە ئەبێ تەوزیحی بدەم ئەگەر ئەفەرموویت لە قسەی لە پرسیارێترا یەکێکیان خواردنی دروستکردنی خواردن لە سەردەمی جاهلیەتە لەگەڵ ئەم سەردەما جیاوازیەکێ سەردەمی جاهلیەت دەوڵەمەن و ڕئیس عەشرەتەکان خواردنیان دروستە کرد بۆ خەڵکیان وت یەڵا دەی خەڵک کێ برسیە بابێیان وت ئەڵە وەڵا خواردن دروست کردیا ئەرچی خەڵکی بەدبەخت و برسیات لەو ماڵە کۆبووان ئەو قەرەباڵقێکیان ئەوە ماڵی فلان ڕئیس عەشرەتە سەر تەعزیەکان جەڵ قەرەباڵقە هەر کەسێ بەو مەعنا بیکە ئەمە جاهلیەتە نەک بۆ کەسێک بڕێ میوانێت و خواردنێکی بەسیط دروستەکەن ئەمە یەک دووهەم شت خوێندنی قورئان لە تەعزیە من ساڵی 2004 تەعزیەکمان خوشکێکم چۆ بەر ڕەحمی خوا داوا خۆی گەورە مێرەبان لە مانگی ڕەمەزانە لە هەموو تاوانی خۆش بێ ساڵی 2004 تەعزیەکمان هەبوو من وتم قبول ناکەم نە قورئان خوێنی تیادا بنن بۆ فاتحەش نەخوێن خەڵک یەکسەر خێراتنی کرد هەر بە واقعی کە قورئان نەخوێندریا یەک تاق بووە بازاڕێک دەمەتەقەیەک فەوزایەک دروست بوو کەس لە کەس نەبوو ناچار بوونتیان کاکە بەخەمەوە چۆنێ با کەسی قورئان خوێنی بەوەی بێدەنگ بێ ئیسا ئەم تەسجیل و جیازەدانراوە تۆزێک لە بابەتەکە هێورەکاتەوە خاڵێکی تر بابەتی خوێندنی فاتحە خۆی ئەسڵا مەوزوعەکە خلافە لە بین زانەکە نایە خوێندنی خێرێک بۆ مردووەکە ئەڕۆیان ناڕۆ لە ئیمامی شافعی زیاتر ئیمام شافعی فەرمووی بە هیچ جۆرێ ناڕۆ ئەئیمەی تر قسان لەسەر بابەتەکە ئیسا جێگەی باسی لایەنەکە نییە کە ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لەبێ لە مەجموع فتاوا تەرجیحی ئەوادە کە جائیزە قورئان بۆ مردوو بخوێنی بۆ فاتحەیان داناوە لەبەرەوە خەڵکیشی فاتحای لەبەرە سوورەتەکانی تریان لەبەر نییە بەهەرحاڵ با زۆر درێژە نەدەمە مەوزوعەکە بگەڕێنەوە سەر پرسیارەکەی جەنابەت وتت ئایا ئەم بابەتە دروستە پارە بدرێتە مەلایەک قورئان بخوێنێ بە $1000 و معاملەی بکەن نەخێر دروست نییە بە هیچ جۆرێ پارەکەشان حرامە و دانانی کەسێک ئیسد ئەم جیهازێک دابنرێت بۆ ئەوەی دەنگەدەنگ تەنظیم بکرا و فاتحەکانیشی لەبەی نایە تەنظیم بکرێ بۆەوەی ئەو فەوزا یعنی وەکو یعنی دروست نییە بە هیچ شێوەیە بە هیچ جۆری هەر مەلایەک لەسەر ئەوە پارەوەر بگرێ پارەکەی حرامە وەکو کۆتانێ بڕێ ڕزقێکی حرام گومان ئەو مۆزوعی گۆ مامۆستا جاسم گوت مۆزوعی گۆ مامۆستەکی ئاینی پەرە بۆ قورئان بگری بۆ خوێندنی تەعزیە ئەوە حرامە بێ ئەو مەسەلە هەموو مەصرفی گۆ لە تەعزیە دەچێ بۆ من دنابەینە دوو خیاراتەیە یا حرامە یا مەکروهە یعنی ئەگەر مەکروه بێ مەسەلی ئیسرافە کەنگی دەبێ حرام جار جارنا هەیە ئەو پەرەی گۆ مەصرفی تەعزیە دەچێ ژ تەریکە دەچێ ئەو تەریکە حەقی کەسی نینە ئەو مەصرفە ببێ بەیگ و تەقسیمی وەرەثە یعنی میراتەکە مەبەستی ئەو ماوەی بەردەستی مردووەکە ئەو بۆ لەبەرەوە مەسەڵەحێکی درستە ژبەرگو ئەو پەرە وەختی گۆ یعنی ژمیراتی ئەو ئینسان مەصرفی ببێ حەقی کەسی نینە ئەو پەرە سەرف بکێ بۆ چای یان بۆ ئاو یان بۆ قەحوە یان بۆ حەقی چادر یان بۆ حەقی مامۆستای ئاینی یان بۆ حەقی ئەی کەسی ئەوە حرامە مطلقە یعنی ئەوە بێ چێ بیە ئەگەر بیە ئەگەر حەز دەکە جەماعەت تەبەڕوع بکن ئەوە من دخمە ئیطاری مەکروه دا ئیطاری ئیسراف دا یعنی هیچیان یا ئەمە ئەهلی مەیتی ژ تەریکێ مەیت ئەو مەصرفە بکشێنن ئەوە حەقی ئەو مناڵەیە ئەوە حەقی بچوو حەقت ئەو بریار دەدێ $100 $1000 مەصرفی دکێ ئەوە حەقیتە نییە دەستخۆش بابینە دیوە کۆمەڵایەتێکە و تۆژەرۆک و من گوێتەگر یعنی ولی دوو سەرم گەرەک دەی باش چون دوو جار پرسە باش چون بابەتەکە تۆزێ درێژێت باش بەس ئەمێ تەواو پێو لە دنیا
کۆمەڵایەتەکە بێت پێت لەوە بێتەوە مامۆسان باسی دیوە ئاینەکەیان بانێک. پێت لەو دنیای بێت کە پۆزە من ئەگەر لە تەعزیەکەی فڵان کەسمە مامۆسا جاسم بێت قورعانم بۆ بخوێنێت دکتۆر خانی بێ دکتۆر خەزنەوی بێ قورعانم بۆ بخوێنێ یعنی بابەتەکە گەورەی مامۆسا نییە بابەتەکە ئەوەیە کە ئەوم هێناوە قورعانم بۆ خوێنێ بەڕاستی بەڵێ ڕێک ئەوەیە نەک جۆرێک ڕێک ئەوەیە ئەجینا خۆ دەنگی مامۆسا بە فلاش میمۆری و لە یوتیوب هەیە توانم لێیە هەر ئەو فەمان بەڵێ لەبەرە بە کورت شتێک پێژم زۆر کورت هۆکاری مردن چییە؟ ژیانە ئەگەر ئینسان لە دایک نوێ نامرێ پس هەروە دایک بوون تەبیعیە مردنیش تەبیعیە بۆ چتی تەبیعی ئەکەنە ناتەبیعی چیتان لێ قۆمیاوە شتێکە ئاساییە مردن نەوێ چیەوێ مودارە خوا ئەگەر من ئایسا حەف نەسڵم زنوایە یانی ڵا ئەو بخۆم خواشکر مردن بەڵێ لە دوایەوە نوکتەیەک لەسەر ژیانی خۆم باش 53 ڕۆژ دایکم لە خەستەخانە و ئەو دەمامکە ئەخریابانی دەموچاوی لە کاتی کۆرۆنا کێشی پێ و بۆ ئەوە ئەو کێشە عەزیەتی نەکا ئێمە خۆمان دوو مناڵی دایکم پسپۆڕی دکتۆرین دوو مناڵێکی پەرستارن بە نۆرە سرەیان نەگر لای دایکم هەموو دەوامیان جێشت و خزمەتی دایکمیان نەکرد باقیەکەیشمان بە دەوریا بووین کێشەکەمان نەخستە پشتی گوێی دایکم 53 ڕۆژ دەستمان وەبانی لوتیوە باش من خۆم کۆرۆنام گرت لایە ئەو شەوە کە دایکم سەعاتی 2 شەو فەوتی کرد خۆشون یاخوا بە شتێکی زۆر ئاسایی وەرم کرد هەمووتان منتان بینیەوە بێتاقەتیم بۆ دایکم جاروبار لە تۆڕەکانە بەڵام بە ئاسایی وەرم کرد دایکم مرد تەواویتر ئیتر هیچ مەسئولیەتێ بۆ من نەما چنێ ڕەحەت بووین چنێ دایکم ڕەحەت بوو چنێ کێشەی بوو ئەگەر باوەڕ و بەخوا هەیە بە قیامەت هەیە دایکم بۆ زۆر کەسێ خۆی یە کوشت وەختێ مردوون چوو بۆ لایە ئەی بۆ قینت تێ دایکم 34 مناڵی پێشتر مردوو شوەکەی مردوو چوو بۆ لای ئەوان باوکی و دایکی و خۆشکانی و پیرۆزی بێ ئەم سەفەرە ئەگەر باوەڕ بە قیامەت نییە دێ خۆ هیچ ناتوانانی بکۆی بۆی زەج دەکێشێت دکتۆرەکانیش ناتوانین بکەن مناڵەکانی خۆیان دکتۆر بەس نییە مردی تر پێویستی نەما خۆ ژیانمان وەستانە گشتمان بەس نییە چوونەوە سەر ژیانی خۆمان ئەمە وەکو واقع ئەگەر تماشای بکەین ئامی عاقڵ کاری بێ عەقڵانە ناکە ئەو شەوە من کاتی کۆرۆنا و چوم دوو کرێکارم کرد دایکمان بردۆ لای مناڵەکانی خۆمان وتمان ئامادەیکەن بۆ سەر قەبرە چوم دوو کرێکارم وتم بە چەنێ کارەکەن ڕۆژی چەنێ پارەیەکیان وتم پارەی دوو ڕۆژتانە دەمێ ئەتوان قەبرێکم بۆ سەعاتی حوتی بەیانی بۆ بکەنن شەوە سەعاتی 3 شەوە چوم خەڵک مەڵساندێ 3 بەیانی قەبری دایکم هین حوتی بەیانی قەبری دایکم حازرە کفن کراوە هیچ قسەیشمان نەکرد بۆ کەس بردمان سپەردەمان کرد ئەوە ناوبانگم مەس خەڵک بێنوە دەمما براکانیچم و خۆشکانیچم لە خۆم باش جوانترین نمونەیە ڕاست ئەمە هەمووی خەڵکی جوان ڕۆ و دەڤەرە شایەتن کۆرۆنای شایەتی منە تەعزیە نەما هیچیش نەقۆمیا واڕقی مردەکانیشمان نا لە کاتی کۆرۆنا کام مردو ماسۆ لە کاتی کۆرۆنا کام مردووە بێت تەعزیە ئابڕووی چوو وەڵا زۆر خۆش و بە تەلەفۆنی ئەم هەم کە ڕێگە و جادە و دەعام و تەسادف و خەرج و گرفتاریمانە لە مل بووە دەی بۆچی ئەشێ زەبر پێمانی بکای بۆ بە عەقڵ نایکەین بیوێنۆ جێ خۆی دووسێ پرسیارە خەمە بەردەست بۆ دووسێ پرسیارە لەسەری قسە بکەین برا وابزانن هیچ عەقڵێ نییە و هیچ کولتورێ نییە و هیچ کەسێ نییە من مناڵێکم یا دایکم مردووە جەنازەکەی چی پێ بکەم ئابێ ڕێ بدۆزنەوە بۆ من چی بکەم وەمە هەڵی برم ئەگەنی ئەبێ بیشاریتەوە با بچمە ناوی کولتورەکان لە کۆنەوە تای سەبزام جەنازەیان چی پێکرێ کاڵتیەکان گۆشتی مردویان نەخۆن مردووەکەیان پارچە پارچەکەن و ئەیدەن بەو کەسانە بیخۆن لەبەرێکی باوەڕیان بە تەناسوخ هەیە تەناسوخ ڕەسخە و مەسخە و فەسخە و نەسخ ێژن با ڕۆحی مردووەکە بچاتەوە لەشی خۆمان لەم دنیا بژیکم نەبێت نەچێتە جێ کەستێکە گۆشتەکەی خۆن بۆ ڕۆحی بچاتەوە باوەڕیان کردەوەکەنە هەندیە سوورەکان چیەکەن ێژن ڕۆح لە ئاسمان وتێت چون هەرچێتی پاکە لە ئاسمان وتێ بارانە بەورە هەمووی لێوەتێ با ڕۆحی بنێرین و ئاسمان چۆن ئەیدەن بە پیرێکی دەستپاکیان بە تەوشەیە شتێک پارچە پارچەیەک و جێگەیەکیانە لە فیلمی مەنوتوا بیبینن هەڵیەکەن هەڵۆکانەی خۆن و بیوەنەوە ئاسمان ئەی ئەوانە باوەڕیان ئەوەیە ڕۆح لە ئاوەتێ و چون هەموو شتێک لە ئاوەزن بووەسۆ ئەی سوزن و ئەی سوزیێن و خۆڵەمێشەکەی دەن بە ئاوە فرعونەکان چیان لە دنیایەک ترا هەڵەسێتەوە نۆڵا با غەراز و کەرەسەکەی پێوێ ئەیان ناپاڵی و مومیایی چیانە کرد ئێمە چی ئێمەژین لەش ئەمانەتە لێرە دای بنن و ڕۆحی چوە بۆ جێگەیەکتر بە پێی بیر و باوەڕ ئەبێ ئەم مردێ لە ملی خۆ بکەیتەوە بە هەر جۆرێک بە هەر جۆرە برا ئیسا من مەگەر زیندوو نییە 80 کیلو گۆشتم
ئێوە بە دیاری گۆشتی منەوە دانیشتنیا بە دیاری گیانی منەوە بە دیار جانی تو دەی من ئەگەر گیانم دەرچوو گۆشتەکەوێتە ملتان بۆ ئەکا بەخوا هەڵ ناگیرێت باشترە ئەم بۆ نەکات بیوەن بینەنە قەبران هەر کەسێک بە جۆرێ زانی ئەمە ئەشێ لە ملی بکەیتەوە وەلێ بۆ کەسەکەەوە ئەمیە لە ملەکەیتەوە بێتاقەت نەوێ ڕێوڕسمی بۆ دروستەکەن کە بوو بە ڕێوڕسم تحملی ئاسانەوێت خەڵکتێن بەدەمتۆ بۆیە ئەمە مەناسکە دین مەناسکیە وەرزش مەناسکیە علم مەناسکیە مردوو مردنیش مەناسکیە مەناسک پێویستە بۆ ئەوەی عەقڵی کەسەکە بتوانین کۆمەکی بکەین ئەمە مردووەکە وا پێەکەینە جا لەو لە خانەوادەی مردەکە چی پێ بکەین خانەوادەی مردەکە بۆ ئەگری ناتۆ بێژەوە مزامەم گریانەی چییە ئەگەر مردووەکە خۆشەویست وێ خزمەتکار وێ دڵسۆز وێ هەر بەڕاستی خۆشەویستمان وێ مردووەکە لە دەستمان دەرچۆی ترە زانین نامێنێەوە ئەو هەموو خۆشەویستیەوە بوو تیاچوو ئەو هەمە خزمەتە ئەی کرد نەما ئەو هەم کە پێویستیە بوومان ئەو ڕەوایە کرد ئیتر ئیسا دوکێ چی پێ بکە لە ڕاستیە بۆ مردەکە ناگری چون مردەکە ئێشی نەما قەرزی نەما حکوومەت نەما سیاست نەما سەرمان نەما ئیسراحەتی کرد ئیسراحەت نەخۆشی نەکەی چی لە مل بووە تۆ بۆ خۆتەگریت بۆ خۆ چونێکێ بوو خزمەتێ کردی نەما ئەم بۆ خۆگریانتە تاکوێ خۆتە کوژی کەمە کەم لاوە دەقەم دکتۆر ئەم قسانەی تویەکی لە ڕووی زانستی دەروون ناسیەوەی وەڵاهی عەقڵی خۆیش بە باش ئەمە یەکشت یعنی زۆر ئەمە ئەو تەبای و ناتەباییە بوو کە لە بەردامە یەکەم باسمان کرد یعنی هەم دینەکەی ئێوەمانان هەم دینی ئیسلام هەم زانستەکەش چەند جوان لە یەک شوێنایەکە گرێتەوە ئێستا ئەم تێڕوانینێکە و تێڕوانە دینیەکەش لای ئێوە هەر پێویست بە گریان ناکە و پێویست بۆ ناکە و پێویست بۆ ناکەوەکو دایکی ڕەحمەتی ئەم شەوی لە هەموو شوێ خۆشتر بێ ئەڕوا قسەکانە تاوە وەڵاهی من ئەگەر درێژەی بابەتەکەی دایکم بدەم بەر لەوە بچم بۆ دوای ئەوە کاریگەرەکان نهاتمەوە بە جوانی ڕیشمم تاشی و چۆخڕانەکێکم وتو کرد و کردمە بەرم و وتم و ئەوانیشتم بە جوانی بێنە سەری زیارە دایکم حەز ناکە ئەگەر چاوی وەم دنیاەتە شپەر زمان بینی ئێمە ئیشمانە و 53 ڕۆژەوە تەواو بوو ئیتر ئیشێکمان نەما ئیشە حەقیقەکەی تۆ ئەو بوو کە نەتانێش لاسیکەکە ئازیەتی ڕوومەتی با بەدەستەوە جا ئەمە ئیتر وەم جۆرە تۆ تماشایکە خانەوادەی مردووەکەی سا قەلەقە دڵی تەنگە بێتاقەتە نە هەر خانەوادەی مردووەکە خۆی کوڕ و کچ و مناڵەکانی خۆشکانی چی براکانی چی خەڵ ئەمانەیە مێژن پێ خزمی دەرەجە یەک خزمی دەرەجە یەک نەیچێتە تەعزیەکە لە ماڵی خۆیان هەرسی هاتووە و خەریکە چەمرانە گەڕێنی ئەمانە بابێن دانشن ئەم کێبەرکێ چیە ئەم تۆمارکردنە چیە ئەم مسابقە چیە ئەم جادەوبانە چیە چی پێویستێکمان پێ چوون بۆ تەعزیەیەک ئەوە لە وتاری تەعزیە لە ئێران ناوتمە کاتم بچمە ناوێ مزگەوتیان بێسەوتم بۆ وڵا کامێراکە فیلمەکەی تەواو بۆ فیلمێتری تێخێن تم خوا حافزیۆ من ئەڕۆم مەگەر من بۆ غیاباتی مەدرسە هاتووم من بۆ ڕێوڕسمێکی کۆمەڵایەتی هاتووم دیارە ئێمە ئەچین بۆ تەعزیە ئەتوانین بەعزێکمان غەمی کەسەکە بڕەوێنینەوە لە وڵاتی ئێمەش نابێ ماڵی تەعزیەکە ئاگر بکاتەوە بەڕاستی ساوای پیاتە لە ئێرانە نایڵین خۆیان ئاگر بکەنەوە ئەسڵەن ڕێگە نادەین خۆی ئاگر بکاتەوە دراوسەکان گشتیان نانخاسەکەن هەر مردووەکە دراوسێ دەسەکە بە نانخاسکردن بۆ میوانەکان تێنەوە سەخوەتی نەکەن تەعزیەمان لە شارە گەورەکانە لەبەرەوە ڕێگە لە مردم نەرێکردمانە بە 2 ساعات وتمانە بیکەن بە تەلەفۆن ئاسانیکەن لە 3 ڕۆژ هاوردومانە 2 ڕۆژ کوا پەلکە بڕینما کوا ئەوانە ڕێوڕسمێکی غەڵەتون ڕوانیمان زۆر لە سەرمانەکەوێ ئەی ڕۆڵی ئێمە چی لە کولتورا کەمکردنەوەی غەڵەتەکان و زیادکردنی دروستەکانە ئەبێ ئیشی لەسەر بکەین وامان کرد و وردە ڕوانیمان تەعزیە لە ناوی شارە ترافیک دروستەکە سیارەتێت برا بیکەن بە تەلەفۆن نایکەن بە تەلەفۆن تەعزیەخانەیەک لە دەری شارۆ دروستکەن جێگەیەکی فراوانی بێسا سەر قبران جێگەیەکی گەورەی واتیە شاری جوانڕۆ زۆرینەی تەعزیەکان 2 ساڵە چێتەوێنە بۆە ئازاری خەڵک نەدات جا با بێنەوە سەری هینەکان ڕێوڕسمەکان لە مردوو مردنا هێمە بڕێ لە تەعزیەکانمان پێویستە یعنی من ێژم ئەم تەعزیە خوش کرد لە زەماوەن خۆشترە پیرە پیاوێکی بە تەمەن 4 عملیاتی بۆ کریا خۆش ناوێتەوە مناڵەکانی شەکەتن ئەچکی هەواڵێ پرسێژن دوعای خێری بۆ بکە دوعای خێری ینی چی ڕێکێژن بێژە خوابی کوژی دوعای خێری بۆ بکە بۆ بمرێ لەبەرچی تر دکتۆر خستەنەوێ عیلاج بێهودە نەچوات تەختێکی خستەخانە بمێنێ بۆ کەسێکی تر ئێمەش پارەمان خەریکە تەواوە بێ وەختی ئەم مردووە ئەمرێ هەمووی خزمەکانتیان لەم سەردەمی قەیران و گرانیە کە ناتوانین میوانی بکەین ناتوانین بچین بۆ لای یەکتری تۆ تێی بۆ لای من التزام هەست ئەبێ لە کاتم بگری ئەو مردووە مرد کاتێکی بۆ دیارێکری هەموو خزمەکان التزامەکانیان ئەخەنە ئەو سەعاتە و لە یەک ڕۆژە هەموو خزمەکان تەبینی لە حاڵی هەر هەمویان بەدوێکی باشە کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیە تێچووی نییە
خەرجی نییە بۆ هیچکێ خۆراک دروست ناکەی گشتی یەکترە بینێت و خاوەن عەقڵیش ئەگەر ژیروێت گلەیی ناکا گلەیی من هەر نە لە تەعزیەوە با لە ڕێوڕەسمی کۆمەڵایەتیا گلەییش لابین من ئیسا گلەیی یەکەم لە کاک دەروون نێژم برا کاک دەروون نەهاتی بۆ ماڵێمە یا بۆ نەکریا دەگەر بۆ نەکریا خوا تەکلیف ناکە من بۆ تەکلیف ڕاست یا حەز ناکەی دەی مادامی حەز ناکەی تۆم بۆ چییە بۆ من حەز بۆ بێگۆرانە یا حەز ئەەکەیت و بۆ حوسڵە نییە بەخوا من بڕێکات لە ماڵی خۆمانەتینم و ئەیشدانم ئاوەکەواڵێکەوە ئەیشتوانم بێرمی ئەوێسم تا خێزانم بێ ئێژم هاکورا پەرداخی ئاوم بێرێ یا برا ڕاستی قینمە لێ تۆ ئەم دژمنتە بۆچی بێتێ ماڵ مادامێ واسە وسعەت بۆ خەڵک ئاسانی دروستکە بپەزێرە بە تەلەفۆنێکوێت بە نامەیەکوێت ئەی لەم دەماڵەیە یەک نەفەر چوو بۆچیە هەر هەمویان بڕۆن ها یەک نەفەر لە ڕووداوی هاتوو چۆ دروست بۆ لە بینی شارەکانە کە لە خزمانسیان مردووە بۆ تەعزیەی کەسێ لە یەک ڕووداوە جا ئیسا بچینە سەرەوە کێ ئەم ڕووداوانە دروستەکە بڕێ کەس وەکو ێژێت دەرفەتە ئەو شەوە مردووەکەی ئەم لێخ زەنگەدا بۆ هەمووی خزمی نامە ئەنێرێ بۆ هەموو جێگەیە با بزانن مردوومان مردووە بێن بەڵێ فەیسبوکە باڵخێ دروستەکە وەکو بێژی کەسایەتی من ئەم تەعزیەسە نەک کەسایەتی من خۆمم بەمە کەسانێک پارەیان ئەگەر پێو نەبرم یەکێک لە با بڵێن ئیتر شەهامەتەکانی خەڵک ئێساوای لاتەوە بێت تازەکە قەرەباڵغ بێ ئێدەواژم یعنی بۆیە پەلەپەلێتی بەدار و بەردەڵێ خێرا وەرن ینی ئەوە تازەکەم ئەوە مامۆساتۆ بۆ ناتی بۆ سێ براونێنا تۆ بۆ ناتی تۆ برا داینێن ئەو کەسە مردووە و زۆر خۆشتەوێت زۆر ئیتر ئەوەندە مناڵەکەتەیت ئێمە مناڵمان زۆر خۆشەوێت ها لە سەردەمی جوانی و پێگەیشتنی ئەو مردوێ بەر لە مردن نەخۆشینێکی هەست ئەبێت چارەسەری بکەیت زەنگەدەی بۆ خزمەکانی ێژی هەمووتان بێن بۆ خەستەخانە تا چارەسەریکەین ئەی بۆ کێ زەنگەدەی ئەگەر ڕێ بە دوای دکتۆرێکا پسپۆڕێکا لێزانێکا چوو نەزانی قسەی ئەو قسەی هەموو خزمەکان دەژی دەی باشە ئێسا کاتی تەعزیەس و ئەم هەموو خزمە بێچارە قرارە بکەونە بەردەعام ئیشیان جێبێڵن مامۆستایەکیش وتارێکی درێژێژێ لە مزگەوتە 100 سیارەوێسیا وتارەکەی تەواو ناکە خەڵک بڕوا بڕێ باشە پرسی عاقڵێ بکەین بێژین تەعزیە چۆن پێ بکەین ئایا عاقڵ ڕازی عەزیەتی مردم بکە ئایا عاقڵ ئەم جەماوەرە تۆ جەمیەکەی تۆ بە سومعەی تۆی دانا و بە کەسایەتی تۆ یا بە ئەوەی کە تۆ خەریکی خەڵک ئازارە دەی دەفرمان بەرهاتین لێرا لە تەعزیە توا دانیشتن دە کەس لە دێهات و هاتوون بۆ لایەن ئەوان نییە ئیدارەکانەشێ بڕۆنەوە ڕۆژێکی تر بێن دکتۆر زۆر عاقڵی من بقرآن يعني سر براسي زوبري تو صار عقل ما بخوا عقلي سنورك بقرآن تاس سنورة تعبية تامي كروا بخوا بيا تامي كروا كاك زور عقل ما بقرآن أزار زوري كيش باشا يك سيتركم ويتر أم بعقلية كم أم لا دولة هذا بابيش ما مسابق سيخوش بقرباني من أزالي العقل يشقى في النعيم بعقله إنسان بعقل زور خفت أخوة لجيان أو كشتنا عقل يا بني كم أجد بلا تعزيوا في بكينا بكينا السربانية تخوانا لو سريوا بكو خوارونا لم سريوا يعني نا أو نزياد رويتي أبكي لو وروبكو خوانا أو نبشتاو بشت بيرو لم بروبكو تعادل راقرة لو بينا بش مسر مردوا كان وتم پیرژن و پیرە پیاوێکم ڕێ باشە گەنجێکیش ئەمرێ زۆر زەحمەتە وەلی بڕێ کەسێ وەختی ئەمرێژین ئۆخەی ئاژن وتیان گورگەنەوە ڕانتەوتی ئای باوکەڕۆ خۆش کرد ئێمە من چوار نوع مردن تعریفەکەم ئەمە تعریفی خۆمە کەس نەیکردێ بەشەر ئاژەڵە بە زانست و بە خزمەتەکانی ئەوێتە مرۆڤ ئەنا ئەگەر دزی کرد لە ئاژەڵیش خراوترە وانییە بڕێ لەو ئینسانانە ئەمرن کەسانێکن لە ژیانی خۆیانە بۆ کەس ئازاریانەوە ڕەنگە خزمەتێکیان نەکردوێ هەر ئاسایی ژیانێکیان کردووە و مردوون ئەمانە منێژم پێیان مردن خۆ عەفویان کە بڕێ لە ئینسانەکان ئاستیان تۆزێ لە مرۆڤبوون چوەسە خواردبوونە سە ئاژەڵ ئەخلاق و چت بەرچاو ناکەن بە دوای خۆشی خۆیانە ئازار بەرەدەنە خەڵک من بەمانەیەژم مردارۆ بوون ئیتر ڕێزم هەست بۆ ئینسان کە کەرامەتی و لە وەختێ کەرامەتی خۆشکانی تر خوا خۆیە فەرمێ لە حیوانە چواتە خواردن ئێمە حیوانە حەڵال گۆشتەکان کە خزمەتێکیان کرۆ وەلێکانە مردن ێژن پێیان مردارۆ بوون بڕێ لە حیوانەکان ئیتر لە ئەندازەی ئازاڕێیان کرد سڵپۆت بوون پیس بوون ویان پیاتر گڵاون وەکو کەسێ مادە خۆشبەری داوە گەنجێ وڵاتەوە خەریکە کشتی لە ناوەچەوە بنەماڵەکانی تێکدا ئەم ئینسانانە وەختێ من ئەمرم مێژم تۆپین تۆ هەر تعزیە گەورەی بۆ بوورە تۆپیوە بە تعزیە ئەم تۆپی وەزن ناکرێتەوە مرۆڤ
و بڕێ لە ئینسانەکان لە ڕێگەی ئارمانە ئارمان ئازادیە عەدالەتە نەتەوە فرە گرنگ نییە یەکێتی نیشتمانیە تەباییە ئەخلاقە لە ڕێگەی ئارمانەکانە ئەمرن وەکو پێشمەرگەیەک لە ڕێگەی ناموسی نەتەوەکەیە خۆیداتە بەریگولە ئەجزانێ ئەمرێ هەڵنایەت ئەم ئینسانە وەختی ئەمرێ کاڵتی وێت هەندیە سوورەکان وێت مردنێکی بەرزی کرد من بەمانەیەژم شەهید زیندون ئەگەر تۆ ڕەمزێک دائەنەی شتێک ئەنوێنی بە پارە مەینوێنە بە شێوەی مردنی کەسەکە ئەفلاتون سوقرات ێژێ تۆ شێوەی ژیانم پێ فێرکە من خۆم شێوەی مردن فێرە بم جوان ژیانی پێ فێرکە چون هۆکاری مردن وتم ژیانە دەستخۆش ئەگەر جوان بژی جوان پشتگیری بۆ قسەکەی جەنابەت مردنی ئەو پیاوە گەورانەش بە ناوی کەس نەبین مردنەکەی و قەرەباڵغی خەڵکیش سروشتیە بێت یعنی ئەوە نابێت پەنجا کەس خەریکی خەڵک کۆکردنەوە بێ مامۆسا فڵان مردووە مامۆسا فڵان مردووەرە مردنی و ئینسانانە هەر لەم ساڵانەی ڕابردووە چەندین ئینسانی ئاوامان لێ ڕۆیشتووە کە سروشتیانە خۆڕستانە خەڵک ئێوێ ئامادەی مەراسی موسەر قەبرانەکەی بێ کاک دەروونگیان پەندی پێشینان من ناژم هەر هەمووی دروستە چون پەندی پێشینان ئەقلی نەتەوەیەکە و زیرەکی کەسێک لە کاتی خۆیان هەڵێک دێ و ئەیباتەکان زۆرێ لە پەندەکانیش خۆگەڵەتیان وات وەلێ پەندێکی پێشینی هەست لە بابەتی مردنا من زۆر جوان لکیاوە دڵم و ێژێ نەڕەنج بۆ ناکەس نەشین بۆ مرد و چوویتر شینی بۆچی بۆ کە هەرچێ زووتر بێتۆ ژیان کەسەکانی مردەکە زووتر ژیانیان دەست پێکاتەوە کەسێک مردوویەکی ئەمرێت تەلەڤزیۆن نەکوژێنێتەوە سەلاجە ئەکوژێنێتەوە ڕیش ناتاشێ نایڵێ خەڵک زەماوەن بکەن مناڵەکانی نابێ بکەنن لە ماڵە منێژم توخوا ئەگەر ڕاستەکەی بۆ مردووەکە ناڕەحەتی لە سەلاجەکە کەڵکۆر مەگرە سفرە دامەخە نان مەخۆ حمام مەکە مەچۆرە سەر ئاو ئەی بۆ تەلەڤزیۆنەکە داخستە بۆ ژیانی خەڵکی وەستاندێ زووتر سیارەیە چووە خۆ لە جادەرچێ زووتر بێری تۆبان دەعامەکە هێرزانترە خوا نوکتەیەکێ بەس نایکەم لەبەر تۆزێک باش نیە ها پێش بەرنامەکە کردمان نوکتەیەکێ نایکەم باش دکتۆر ئەم بەرنامەیەمان هەر وایە یانیۆ نیە هەندێک جار بیر مەچێتەوە ئێوە شەر بن بە بینەر یانی من ئەو کاتیش کە ئێوە قسەتانە کرد دیقەتی خانیمە ئەویش بوو بە بینەر سەیری ئێوەمانە کرد نۆرمالە ئەمە چۆنی چارەسەر بکەین کە ئەم خەڵکە تێبگەینین کاکە تەعزیەکەی تۆ ئەگەر چۆڵ بێ معنای ئەوە نییە مردووەکە و پیاەکی باش نییە و ئەگەر تەعزیەکە و قەرەباڵغیش بێ معنای ئەوە نییە مردووەکە و باش بێ یعنی نمونە هەیە کە نامێ ناوبێنم نووسری هەرە گەورەی ئەم کووردە مردووە لە تەعزیەکەیە 50 کەس دانەنیشتووە دەی دکتۆر سیاسی گەندەڵ و بوودەڵی وا مردووە کە تەعزیەکەی بە هەزاران و دەیان هەزار کەس وەستاوەتیایە کە ڕەنگە وێنەی هەردووچیاندانەی هەر نەزانێکی ئەم وڵاتە بزانێ کە ئەمە پیاوێکی زانە و گەورە بووە بەڵام تەعزیەکەی 50 کەسی تیا بووە ئەمەش پیاوێکی گەندەڵ بووە کە تەعزیەکەی تر بارەوە کارێک بێ بە دیارە ئەو کێشە نەنووە ئەو کێشە قەدیمە یان ڕاست بۆ ئەو یەک باو و کالا دووگۆ غۆڵامی میر وەفات کرد هەر کەس چوو تەعزیە میر بخۆوە فاتی کرد کەس نەچوو تەعزیە ئەوە دێمەک ئەو مەوزوعە قەدیمە یانی ژبەرگۆ من بۆ خاتری میر دچووم کە میر خۆی مرد وەختێ میر مردتەوە و ئیشی نەمایە ئەزە بۆ چم حەزوری خۆ بۆ کەنی بسێنم ئەستخوازم ڤەگەرم ئەسلی مەوضوع بۆ احتیمالە زۆر کەسی لمە گۆهدار بکێ یعنی فام بکە احتیمالە بهنی بکێ ئنو ئەم مردووی وینا بیقیمەت دکن کاکە تەعزیە دوو بەشی خۆ هەیە باش مردوو هەیە ئەهلی وی کەسێ مردووە باش ئەو کەسێک گۆ مردوو بەر هەر کەس ئاگادار بێ ئیشی ویل ئەو دنیا نەما وەکی گۆ مامۆستایی گوت دکتۆری خۆش زەڵال ئەو مەوزوع ئەو مەسەلە قەدا باش حتى وەختی گو سەحابیەک وەفاتی کردە سەر زەمانی پێخەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کەفەنی نەبوو گۆوینا جوان پێ کەفەن بکن چون کەفەنکی جەدید ئانینە پێخەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەبێژێ الحي أولى بالجديد كسي جوزندوة أولاتر أو كفني تازة تا كفنك نورمال بينه وبين آخ يعني أو كفني تازة كسي زندوة قصي بيخمبرة أو قصي بيخمبرة عليه الصلاة والسلام ديمك بشي يكم أو كسي جومريا مر خوا حافظ بوتشو وقو استاما مستاي قوت قصيكي زور جوان قوت أو قصة نورمال قصة ما مستاي آينية أو شو جم أرحم الراحمين بهتر تجي حظك بهتر خدان رحمة تشون أو مريه خوا بقد رحمة يزدك خواي قورا الجير جوا رحم ترى أو موضوع خلاص
مشكلة الكل دميني مشكلة الجنب كسي خداني تعزية دمينن خداني تعزية درست ديكن نجبو مردو بوخوا ديجا أو كسي جو تعزية بوخوا درست ديكي بو خاطري أموالي خوا دولة مندية خوا ظاهر بكي بو نافو دنجي خوا نشان بكي بو خاطري قيمتي خوا بدي خويا كرين أو كسب تشند بكي برداية قيمة جرنية أما فكرنا أصلي أما فكرنا أصلي مثلا تعزية بو خوي داني بو خوي داني راس از إنسانك وقت بافكي من وفاة بكي يعني كسكي من عزيزك من وفاتك نقطة يكم أما قالك بدنا خويا كرن هر إنسانك مردوي وينا شون خراب بيجي يعني مجتمع ده شنت خراب بي دي شعبي أهلي ويدا دي شعبي مالباطي ويدا مروفكي بقدره راس يعني برا أو احترامي هذه يعني أو إنسان وفاتي كريا دي شعبي مدى مروفكي خراب بو مروفكي نباش بو لكن دي شعبي مالباطي خدا دي شعبي كوري خدا دي شعبي خزاني خدا مروفكي بقدر بو من قرك احترامي أو قدر بقرم بو أو مالباط بقو من خاطر احترامي أو إنساني زندودكم نقطة دوام أو كسي قول دورا وانا كسي كوملقه دو قسمن من داخوازا ليبورين دكم أجر من احترام بقرم بيجم أو كسي مدارا دكن وأجر من بسياسة ومجاملة هرم أو كسي نفاق دكن أو كسي نفاق دكن إيش يوال تعزية من نية راس بين نوين تلفون بكن واتساب بشينن فيسبوك ريكن تيك توك ريكن تفايدة من دوادنينا أو بو من نتشتكى ولكن أو كسي جوزنيزيكي منن نلازم مال باطي مبي احتمال الدوست بي أي شاعر دي بيجي رب أخ لك لم تلده أمك أحيانا دوستك يتهيا هفالك يهيا تجي حزدك بيهترج برا أو من محتاجي ويما حتى قول كلار بيجي أز حزدك مواري استعمل السليمانية هنا أجر لك كلار بيجي 2 ساعات ما مصطفى 2 ساعات ساعة من حزدك موارم بقول تعزية شيء تعزية تسلية قلبي منها صبر بكشينم أو دوستي منها أو من جبرا زيادة ترلي ميزدك أو من حزدك موري أما إنسانك هيا مالي من درخ مالي ويدا ديواري من برد ديواري دا أو هاتي نفاقي بك أو هاتي حضوري تسجيل بك أو نوي باشا أو نوي أو هاتو تو ببيني بلا من هاتو أو نهاتو من ببيني شيء نهاتو من ببيني أو هاتو ما مستأستبح سيكر هاتي حضوري تسجيل بك أو من هاتم تعزية ايدي زوري كسي هيا سلامي لفناكن سلامي سلام عليكم نينا صلة رحمي نينا أو إنسانة ساغة 10 صال 20 صال سلامنا بين وادنينا بدهان مصيبة هاتية سري أو مالا روجك تلفوني نكري لقوت يا سلام عليكم روجا تعزية جيتي زور كس هيا مديتي زور نموني من ناف قارن بيجي روجا تعزية جيتي خا رحمي ليكي ودشي الوردانيشي أو برا نوي تعزية باشترة بو أو يقرك أما فرقي بخن أو كسي جوزور نيزيكن والله أجر دوري جي هيا من حزدي وري بقول أوا بيني من فردك صبري من بيتي أساسا تعزية شيء قال لي مسلمانة تعزية تسلية بس فقط طاو راست لروي كوم الله سيوا ولروي عيني شو كنزيك لخوتوا طاو جيشتي نو أنجامي أوري ورسماني كإستا بوا بكالتور يعني مامۆسا باسی ئازیزترین کەسی خۆی کرد و نمونەکەشی زۆر جوان بوتی ئازیزی من بۆ دایکم ئەو بوو کە نەمانێژ لاسیکەکە عەزیەتی ڕوومەتی بە بەڵام مرد بەشی لە زەویە نەمەبتە ماڵەوە و خۆشم شتووە بۆی کە بە جوانی لەگەڵ ئەو خەڵکانی کەیان بینم دەرکەوە باشە چۆنی تر وردە ئەمە بکەین بە کللتور تێگەێنین بە خەڵک بگەێنین کاکە بەسە ئەم خۆسەغڵەتکردنە بەسە ئەم خۆهیلاکردنەش قسێکی زۆر جوانی کردوتی تۆ دە مۆزەفیە بۆ تازیەکەی تۆ 50 کەس لە لادەیەکی کوێرەدیەوە هاتووە ئیش و کارەکانی لای ئەم دە مۆزەفەیە لە پرزگەکێڵن وڵات چۆ بۆ تازێ ئەمە گوناحی گەیشتۆیە شوزانم یا باشی کردووە کاک دەروون با من چەند ملاحەزەیەک لەم جوابی بەڕێستا باسم ئێمە لە ساڵی هەشتاکان لە کەلار عادەت وابوو چادرێک بۆ ژن چادرێک بۆ پیاو هەڵەدریا چادرێکیش بۆ قاوە و جگەرە و چایی دانرا ئیساوانی کە لە تەمەنی منان یان تۆزێک گەورەترن لە من زۆربەی جگەرەخۆر دەرچوون جگەرەخۆرەکە لە تەعزیەکان فێربوون پاکەتیانە یان شکانە سەر سینی و یان گەڕان جگەرە بخۆ مناڵ گشتی فێری جگەرە بوو
ئەم کللتورانە کەمی کردووە لە ناومانە یعنی مەسەلەن چای گەڕان و قاوە هەر تۆزێک ئاوە گێڕن و ئەمانە ئێمە نابێت یەکێک لە ئیسە حالێن کللتورێتر لە کەلارە هەیە جەماعەتێک لە ناو وەسیەتەکان وەسیەتەکەم تەعزیەم بۆ دانن ئینسان بۆی نییە وەسیەت کا بڵێ تەعزیەم بۆ دانن چونکە تەعزیە لە حەقی زیندووە حەقی مردوو نییە مردوو مرد تەواو خەڵکی سەرخۆشی لە منەکە من پێتەڵێم ساڵی 2004 خوشکەم وفاتی کردووە تا ئیسە سێر ڕسمەکەی ناتوانم بکەم ناتوانم ینی جارجار خەوی پێوە بینەوە ڕۆژە لە ماڵەوە گشتیان ئاوا سیر منەکەن 20 ساڵە وفاتی کردەوە خوشکم بوو خوشکی گەورەم بوو ئەگەر بێت و دکتۆر خانی و دکتۆر و جەنابەت چوار پیاوکە بەدڵی خۆتە بەدڵی خۆم سەرخۆشیم لێنەکەن هەر داوەشێم خەڵکی دکتۆر باسی ینی پێی خۆشە لە بنی دنیاش بێ ئەسڵی سەرخۆشیکردن و تەعزیەکردن هەڵگرتن اینجا ئەمە عیلاج نییە خاڵی یەکەم دوو هەنەوە هەر زۆر باشیشە زۆر باشە هەبێ وەکوتم یعنیەوە خاڵی سەرنجڕاکێشانمانە بۆشەکە بکەیت بیرە نەچێ ئەمە ئەوە واتە بڕینەوە عیلاج نییە بێژی وڵات تەواویتر تەعزیە من وەسیەتەکەم تەعزیەم بۆ دامەنن کاتێک کە وەسیەتەکە تەعزیە بۆ دانەنن ماڵیان ئەبێتە شلوغێک ئەبێتە هەرایەک بیست زەلام تێ بۆ ماڵیان هەر ماڵیان ئەبێتە تەعزیە ئیتر جێی نایەتەوە ماڵی دراوسەکەی سەغڵەتەکە 2-3 ڕۆژ ئەمە چاکی کرد یەک ڕۆژ دابنە لە شوێنەکە 2 ساعت خەڵکی بێ سەرخۆشی لێ بکە هەبوونی تەعزیەکە پرسەکە لەبەرەوە خەڵق قەرەباڵغ بۆ شارێکی وەک سلێمانی ناتوانێت کشی بچێتە ماڵێکەوە قاعەیە دانی ڕۆژە دیاریەکەی لە ڕۆژەکە کشیدەکە کە سەرخۆشیەکەیەکە و ئەڕوا ئەمە مانەوەی باشە بەڵام مبالغەیتیانە بێت باڵێ کاریش کراوە لەسەر نەهێشتنی بەڵام هەتای سەر ڕۆڵی نەبووە دەوری نەبووە چونکە خەڵک ئەوەنەتر خراپەی لێبینیوە لەبەر ئەوە پێم وایە ئەبێ هەڵدێن حەدی وەسەط هەڵبژێری کللتور ئیسە کللتور حەدی وەسەتم بۆ بکە بە قسەی ئەخیرێ حەدی وەسەط ئەوەتانی ئێمە هەوڵ بدەین کۆمەڵێک خەڵک دانیشە کۆمەڵێک پلان دابنا عەرزی بکە ئەم گشتە من دایماڵێم سۆشیال میدیا چەنها پەیجی پرسە هەیە لە کەلار هەیە لە سلێمانی هەیە لە چێ بێن کەمەکەمە تەوعیە با بڵێن ڕۆشنگەری لە ناو خەڵکە بڵاوکەنەوە بڵێن کاکە با لەمە دوابات وا تەعزیە بکەین باو ئەرکە نەمێنێ باوەرکە نەمێنێ کاکە پشتگیری بکەن بین کەمپین دروستکەن چۆن کەمپین دروستەکەین بۆ موچە چۆن کاکەمەە گشتی لە زەرەری خۆمانە کەمپین دروستکەین بۆ ئەوەی لەمە دوای ئیتر عەزێتی دکتۆر خانی نەدەین لەمە لە مەریوانەوە بێت بەس وایە چوار سنوورا بێت بۆ تەعزیەکەی من بۆی کەرەکلەی لێنەکە بڕێ خەڵک بێت بۆ سەر قەبر بڕێ خەڵک بێت تەعزیەم لێ بکە بڕێ خەڵک لە واتساپ نامەم بۆ بنێرێ بڕێ خەڵک تەلەفۆنم بۆ بکە و بڕێ خەڵکیش هەر اعتیادی و تەواو هیچ کێشەیان نییە دەسەکانە خۆش بێ خانی حەزەکی بچووک بێژم ینی احتیمالە زۆر کەسێک هەبێ ئەو مژارە گۆهدار بکە و ئینسان قەناعەتی بێنێ بێ وەڵای قسەی دکتۆر خانی جوان بۆ قسەی مامۆستا جاسم زۆر باش و من وەکی وا دەکەم وەلاکن کێشێکی من هەیە وەگۆ ئێستا مامۆستا جاسمی گوت بافکی من یا دایکی من یا خوشکی من یا برای من وەسیەت کردیە من چۆن بکەم يعني تكملة يعني شكوتنا مع مصطفى جاسمرة أو وصيتك واجبة أو وصيتنا لازم تنفيذ ببي أو وصية مخالف شرعة وببيت شوانا شو قال وصيتي شكر بلا تعزيك موابي وابي أو نكفة بن حرجدة نكفة بن دردة نكفة بن جنهدة أو وصيتك تقيمة خونية هیچ وصيتك نياو يعني بديوكيتي شابلة تخا تعزيشي شاكم بوداني أو موابي أو موابي ولا فلان شون بمنيش طبعا كلاري قسم زور فيها كان ويسوي يعجب قسم زور فيها كان لسلامة بس بابي كان أو وصيتك خرافة هر کسی وصيت قبل الدواء مردم تعزيم بو دامنا نقول أحباره بيه ونابي تجيب جيش بكري باشا قصة خوشك وشي بو باشم كبدوا تو زيد ريجا ولا كانوا باشا باني تشاو لفيلمي كشكولي أم ديوا بينيم روسيان كردو پیاوێک باوکی نەخۆش و گرتی بە کۆڵ و هاوردی سواری پاس بوو بردی بۆ شار و دوو کورسی گرت پارەی خۆی و پارەی باوکیچی دا و چووە شار و ئێوارە لەوێ باوکی فەوتی کرد و هاتۆ و بە پەلە بەشک و پاسەکە تا نەگەڕایاسۆ بۆ دێهاتەکەیان خۆی پیاوگەێنە گەیشت پێی و وتی ئەڕۆنە وتی وتی تۆزێ بێسیوە دیارمە وتی بۆچی وتی وەڵاهی تا باوکیچم بێرم و مردووە و جێ نەمێنێ و ئەم دوو کورسێ بەمتی دوو کورسی چی؟ یەک کورسی بۆ دانم وتی ئەی باوکم وتی باوکە خەمە بانی سیارەکە لەو بانی بانەوە وتی دەی باشەوە وتی با بیشزانی بایی ئەگەر کەسەکە خۆی بایی مەسەن 5,000 وتی ئەو بایی 50,000 وتی بۆ وتی دێ هەم مردووە قەدری تایبەتی هەیە ئێمە لە کاتی مردنا کاورا هەڕۆژیا و حەماس گرتیەسی و عاتفە بەری چاویورتەوە عەقڵین بووە و سومعەی خۆی وەشکیا غەزانێ حازرە هەموو پارەکەی بدای ئێمەش ڕەحمی پێ ناکەین لەو وەختەوە زۆرێ لەم خەڵکانە تێن بۆ تەعزیە خاوەن تەعزیەکە بانگی نەکردن خاوەن تەعزیەکە کەسایەتیە کە دەسەڵاتێکی هاتن لەوێ نەخۆیان بسەلمن قوربان ئەمە ئێمەین لێرانە
با هەر نەیخێنە سەری خاوەن تەعزیەکە وا بزانین ئەو خەڵکەکە ڕاکێشێ خەڵکەکە خۆیان ماستاوچین خۆیان زۆرێکیان ئەم کولتورە زۆر لێەکەن و تێرنی خۆیانی پێ بنوێنن وە ساحە و مردەکە هیچ خەتایەکیتیانی دەسەکانە خۆش بێ یەک وشەی ماو دەی لە بیرم چوو دەی ئەوەی کەوتەوە قسەکانمان گشتی یەک شتی گرتو سەر چووە ینی کەسەکە تازەی کەسەکەس تو خوا ماڵەکەی با بمێنێ لە کوردیژن سەر و ماڵی چوو سەر قەدەر و تەسادف و حادسە بردیە ماڵ تەعزیە کرد ڕاست گاکانی سەرە و ڕن مانگاکانی سەرە و ڕن خواردنەکەی خۆن قەرزاریەکەن مناڵەکانی خەنە ڕێخوا ڕاست وریاوین تەعزیە سەر و ماڵمانەوە هەر سەر بووە هەر سەری مردووەکە خۆی بەرێ پێما بێ گفتوگۆکەمان ئەگەر گوێی لێ بگیرێ و ئەگەر گوێی لێ گیرێ بەشپاسەوە بەڵام هیوادارم جێبەجێ بکرێت ینی منیش ئێوە قسەی خۆشتان زۆر کرد منیش لە سێرچم بۆ ئەم بەرنمەیە پەیجی تەعزیە هەیە ئێستا مامۆسا ینی تایتڵی پەیجەکە زانی چی نووسراوە نووسێتی تۆ بمرە و حەقە نەبێت تەعزیەکە و ئایدی ئێمە بڕواتە بێوەسا حەزەکەی بەس بمرە لە کۆڵێتی بەس بمرە حەقە نەبێت هیوادارم شتێکمان کردبێ شەوێکی خۆش بێت